بەداخەوە کەیسێکی تری خینکانمان هەیە ئیمڕۆ هەڵبەت کاتژمێر 4:58 خولەک ژووری کۆنتترۆڵمانی لە ئاگادار کراوەتەوە بە بوونی ڕووداوێکی خینکان لە ئاوی گەلیەواتە دەخاودە شوێنی ئاوی تێکەڵەی بێخاڵ زاید باڵەکیان و ئێمە هاین لەو شوێنگەیە بەداخەوەش ئەم ساڵ کە حاڵەتی خینکانمان هەبووە و ئەم کەسێ تەمەنی 49 ساڵە بە پێی ناوی زانراو کە ناوی زانراوە لای ئێمە و خێزاندارە دیارە لەگەڵ ماڵباتەکەی چەند هاوڕێکی لەگەڵیا بۆ کوڕەکەی لەگەڵایەتی ئەمانە باسە خەڵکی کفرین و بەڵام لە شاری هەولێر لە پیرزین دانیشتون و دانیشن لەو جێگا و ئێمە جالەوە کێمە بەداخەوە ساکە 2 تەرمیترمان لە ناو ئاوەکانی ئێنەی گەشتیاری و لە ناو ئاوی بێخاڵە بوونی هەیە و بەداخەوەم ڕۆژ ئەمە سێمین حاڵەتی خینکانە لە میانەی گەڕانەکانمانە و جەمعی کولیمان ئەمە و حاڵەتمان هەیە و ئێمە هەمیشە ڕێنماییماناوە و ڕێنوێنی خەڵکمان کردووە وەکو بەرگری شارەسانی کار بە تابلۆکانی ڕێنماییمان بکە ئێمە لەو جێگای کێساکەدا ئەم کۆنگرێتیاداکەین و ڕێنمایی تایبەتمان لە ڕێگەی تابلۆکانمان هەیە بە هەر سێ زمانەکانی کوردی عەرەبی ئینگلیزی بەڵام جێگای نیگەرانیە بە غیابی هۆشیاری تاکی کۆمەڵگەی خەڵکی گوێ ناداتەم جێگانە کە خەتوڕێتیایە ئاوەکانی ئێمە لە ناوچەی سنووری جوگرافیای بەڕێوەبراتیمان ئاوگەلێکی هێزگا زۆرمان هەیە و ڕیسک و مەترسێکی هێزگا زۆر لە ئاوەکانمانە بەدیەکرێ و لە 9 کەیسی خینکان 8 کەیسیان خەڵکی گەشت گوزارن ئەمانەی کە بەمەبەستی گەشت دێنەوە گەشتیارن و دێنەم جێگانە بێ ئاگان لە مەترسی ئاوەکان و ئاشنای منطقی جوگرافیاکەنی واتە هۆکاری خینکانی زۆرینەی و خەڵکێ لەم ناوچەیە نەبوونی زانیاری پێویستە لە شوێنی ئاوەکان